بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەرتاندا. ماشەڵڵا بارانێکی خۆشە کاتێکەوە باران دەبارێت بە لێزما لە ئاسمان دێتە خوارێ ئیتر شار سیمایەشی تر دەپۆشێت. ئیتر بەشێک لە خەڵکی بەپەلە دەگەڕێنەوە بۆ ماڵەوە و هەندێکی دیکە حەز دەکەن لەبەر باران پیاسەیە بکەن، هەندێکی دیکە حەز دەکەن لە پەنجەرەوە سەیری باران بکەن، هەشە حەز دەکاتن لەگەڵ کەسێکی ئازیزدا گوێ لە دەنجی باران بگرێت یان دابنیشێت. بابزانم خەڵکی لەگەڵ بارینی باران چی یادگاریەک هەیە بەبیریان بێتەوە یان کاتێک کە باران دەبارێت چەندە دڵیان خۆشە. ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. باشی الحمد لله سپاس صحتت الحمد لله سپاس ماشەڵڵا بارانێکی بەخۆڕە والله لە فەنسی خوای بەزیاد بی الحمد لله ئەوەش بەرەکەتی خوایە ئینشاءالله. یعنی سارانی ڕابردوو بارانمان نەدیدی دەچوونە ئاقاری نوێژمان دەکرد مەلایەکان مامۆستایەکان یعنی الحمد لله لە خوای بەزیاد بی ئەو سار هەموو چەندین سارە ئەوها نەباریە نەخر ئەوەتی ئەمن لە ژیاندا ژیایمە و هەبیرم بێ و بەڕاستی نەمزانێ یعنی بەو شێوەی بارانێکەوە هەباری چەند دڵت خۆشە کە دەباری زۆر ناگۆتری لە کاتی بارینی باران حەزت بەچیە؟ وڵایی حەز بە دڵی خۆشیشی دەکەم یعنی کە دەکەی چ بکەیە؟ وڵایی حەز دەکەم یعنی شکرانەی خوای بکەم یەکەم جار الحمد لله شکرانەی خوای بکەم بەو بەرەکەتێکەش یعنی لای ئەو خوایە کە ئەو نەحمەتە دەباری ینی بەڕاستی ئەوە بەرەکەت لە هەموو شتێکی زیاد دەبی ئەدی ئەگەریش هیچ کە ساردیەک ئەوە بێ لە هەموو شتێک لە وەزە هەمووی خراپ دەبی لە هەموو شتێکی یعنی بەس لەو خوای بە زیاد بی الحمد لله یعنی بەرەکەتەکە زیاد بووە ئینشاءالله زیاتریش دەبی ئینشاءالله. باران دەباری یەکەم جار دوعای دەکەی دڵی خوایە بە ڕەحمەت بباری الحمدلله بە ڕەحمەت بی ئینشاءالله بە غەزەب نەبی خراپمان تێیدا الحمدلله بەس ئینشاءالله بە خراپەی خۆی ناکاتن لە گەرمان ئینشاءالله هەر بە باشی بی ئینشاءالله. لە کاتی بارینی باران بابزەمان تو حەزت لە خواردن و خواردنەوەی چییە؟ وڵی طبعا لە کاتی باران بارینەوە طبعا حەز دەکەی شتی گەرم بخۆی یعنی چا خۆشە دستانان بەڕاستی الحمدلله بەس ئینشاءالله ئەوەش دەگەڕێتەوە. کاتێککە باران دەبێت چەند چای دەخۆیەوە؟ وڵی ئەگەر دابنیشم لە چایەخانە وڵی 2 هەتا 3 دەخۆم یعنی ئەوەی کەسەی زغارە خۆریش بی ئەوە زۆرە ئەمە لەگەرەوەی دانینان الحمدلله الحمدلله سەلامەت بی سپاس. حەز لێنی ینی پیاسی بەرباران بکەین؟ وڵی ئێستا لەبەر سێ بۆ پیاسە هاتیمەوە بۆ کاری شاتیمە بەس کارەکەم ڕاوەستاوە ئێستا هاتیمە پیاسەکی بکەم و ئینشاءالله دوایش بچینەوەمانە. کە باران دەباری هیچ شتێکێ بەبیرت بێتەوە؟ واللهی کاتی باران دەباری بەڕاستی ینی شتمان بەبیری دێتەوە ئیگە قەدیممان بەبیری دێتەوە ینی بەبیری دێتەوە وڵی کاتی خۆی لە ئاخاری لە گوندی و بەرمەڕ و ئەو شتانەمان بەبیری دێتەوە ینی شوانیت کردیا؟ وڵی شوانیم کردیاری وڵای منداری شوانیم کردی وەختی خۆی لە 92ەکان شوانیم کردی لە سارانە رابطی پیرۆزە ئەرێ وڵی الحەمدلله زۆر کارێکی پیرۆزە بەس ئێستا ئەو نەمایە ئێستا هەمووی بەرەو پێش چووە و دنیا پێشکەوتوو بووە و بەرەو پێشتن بەوە نییە واز لە شوانی مێنی وای ڕاستە ئێستاش هەیە لەخوای بەزیاد بی بڕۆ گوندەکانە شواناتی دەکەن مەرداری دەکەن الحەمدلله بەس ئەوە لە شاریەوە هاتی ناو شاری بژی و سپاسان دەکەم. سەحەت کووە وەرە بن سەیوانێ وا باران پێ نەکەی احتیاجی بارانشمان پێ هەر خۆشە جەوەکەی خۆشە ڕەحمەتە دەباری زۆر خۆشە وەیە ڕاستە ئەرێ وڵا چەند دڵت بۆ بارینی باران خۆش وڵی زۆر خۆشە لە بۆی فەلا هەمووی ئیش و کار و هەمووی دەبتەوە لەگەر ئەو باران شتەی ئیش و کار دەبتەوە ئەرێ وڵا کاریگەری لەسەر بازار ئەرێ وڵا زۆر خۆشە باران دەباری چت بەبیر دێتەوە کورە قەدیممان بەفکردێتەوە زۆر خۆشە قەدیمت بەبیر دێتەوە ئەوەشەوە وەرە پێش با باران لێ نەدا چ دەرێ بەنسبەت بارانێ بابزانم لەگەڵ بارینی باران چیت بەبیر دێتەوە؟ ڕەحمەتی خوایە ڕەحمەتی خودایە کە باران دەباری حەز دەکەی بێ بەرباران پیاسە بکەی دێمین بە بارانێ پیاسەشی خۆش بکەین ساڵ باران لێمانەدا زەوەی خۆشمان هەیە باسی وەت چەند ساڵە بۆ شێوازە نەبوو ناوەڵە خۆش نییە و سەر
چەند سارە باران نەدیتی ها هیچێک بوو هەموو دوعامان دەکرد نێژە بارانەمان دەکرد باران باری ئێستاش باران زۆرە و ڕحمەت باری عادێکی. زۆر خۆشە ئێستا ڕەحمەت دەباری ئەرێ وەڵا ڕحمەتە زۆر باش ئەرێ وەڵا کاتێک کە باران دەباری حەزت لە چ خواردن و خواردنەوەیەکە خواردنی کوردەواری سەر و پێەیە کفتەیە دۆرمەیە شفتەیە ئەو شتانە خۆشە سەر و پێ لە مارێ لۆت حازر دەکەنیان لە ئەرێ وەڵا زۆر باش ئازرەکەن داچی منداران باش زانین دوای دەبیتەوە ئەرێ وەڵای زۆر جوانیش لێ دەنێن ئەرێ وەڵا ئەرێ وەڵا زۆر مەرەختانە زۆر خەلتان ساخی خوا سەلامەتان کە ئینشاءالله هەمیشە بەرەکەتی خوای گەورە دەڕژێ بە سەرماندا چونکە بەڕاستی بە بارینی باران ئێمە هەموو دڵمان خۆش دەبێت زۆر خۆشە ئەرێ وەڵا دەبینی شار سیمایەکی جوانتر پێوە دیارە ئەرێ وەڵا خۆشترە زۆر قوربان جامادی نەبی ئەحواڵت تەندروستیت باشی ساغ سەلامەت ئینشاءالله باران دەبارێت چەند دڵت پێ خۆشە والله رحمته ڕەحمەتە اهلا والله نەخوا بە زیاد بێ چەند دەبێ هاو باران نەباریوە والله ان شاء الله اخوات تعالى زياد وسي صار كرتوا ئەو دو سێ ساڵە هەر دوعامان دەکرد خوا باران ببارێنێ الحمد لله نوێژە بارانەمان دەکرد وایە الحمد لله کە باران دەبارێ ئەتوو چت بەبیر دێتەوە والله اواني بارم ديتو بيرك با هيش كسالي ويساش ما شاء الله يليبي ئێستا ماشەڵڵا لێ هیچ یادگارێکی قەدیمت هەیە لەگەڵ بارینی باران چوونە مەکتەبی کە یان بارانێکی زۆر بی یادگاریەکی خۆش لەگەڵ بارینی باران وقت خوير او هذا سنو مكتبي ئەوها دەچون اهلا والله يا سكودي واري او صالح هشتا كان ديتو بيري هەشتایەکان هشتا كان او ها ورحمت بو ڕەحمەت او ها باران دات اخواري الاخوار بزياد بي ئەو ڕێی دوورتان دەبڕی بە پێیانی اهلا والله لو مكتبي وەنیە اهلا والله ئەو کاتی ژیان خۆش بوو والله تر هز ظروفك وزمانك ونوعك بەتاکی هنوز يعني الجيان ده خوشي وناخوشيه يعني ادوي بيدا قلت الجيان هر هم خوشي بها نابي هم لينا خوشي بها مش هنابي کە باران دەباری بۆ نمونە بینیم دانیشت بوو سێرت دەکرد چەند چێژ لەو دیمەنانە دەبینی چەند لەزەتی لێوەردەگری والله هادشي لذتي خوي هي بارانیش بۆ لا والله همش حتى بفر بارينش لذتي خوي هي ڕاستە هذه حياة هرواية لە کاتی بارینی باران حەزت بەچیە ینی دەتەوێت زیاتر بۆ نمونە با بڵێمەوە خواردن و خواردنەوەکان چی بخۆی چی بخۆیەوە والله ناصب يعني صار دوم نايلة ودوم عليه والله عزيزي بريزي برايم لي بريزي ڕووخۆش دیاری ئەم بارانە کاریگەری هەبووە لەسەر ڕووخۆشەکەت طبعا بەدڵ نیایەوە کەش و هەوات ئەسیرێکی ڕاستە خۆی هەیە لەسەر هەست و دەرونی مرۆڤ من چووکە ساڵ و ساڵانی ڕابردوو وشکە ساڵی ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو و خەڵک بێ ئومێد ببوو لە هەموو ژیانی خۆی بەڵام ئەم ساڵ لەخوا بە زیادی بی بارانێکی بەڕەحمەت باری و ژیان نوێ بووە سروش نوێ بووە ئومێدی زیاتر دروست بوو هەمومان هەست بە خۆشیەکەین ئەم بارانەی ئەو ساڵ بارانێکە ئومێد بەخشە لەبەرەوەی ڕێژەکەی زۆر زۆرە بەتایبەت لە ناوچە شاخاویەکان و ڕێژەی بەفریش زیاتر باری بەس خاڵێکی زۆر مهم هەیە پێویستە ئەمە هەمومان خەڵکی کوردستان و بزانن هەموو دنیا کێشەی کەم ئاوی بۆ دروست بێ کوردەکان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای کوردستان و بوونی ئەو سروشتە جوانەی کێشاخەکان و وەرزەکان کە ئیشی خۆیان بە جوانەکان ئەمن پێم وایە لە کوردستان تووشی کەم ئاوی نابی لەبەرەوەی بەهۆی ئەوەی کەزستان ئیشی خۆیەکە بەهار ئیشی خۆیەکە ڕاستە بەهۆی زیادبوونی ڕێژەی مرۆڤایەتی لەسەر زەوی و بەیدابوونی کۆمەڵی وەسائل یاخود مەچەلەن بۆ نمونە کاریگەری هەبووە لەسەر گۆڕانی ژینگەی بەڵام ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەیەوە کەمتر تووشی کەم ئاوێ بین ئەمەش نیحمەتێکی خوای گەورەیە کە بەخشیتی با ملەتی لەبیرتە چەند سار پێشێستا باران بۆ نوعی باریبی تقریبان چەند ساوەیەکی زۆرە لە نەوەتەکان ئەمە لە ناوچە شاخاویەکان لە گوندەکان لە منتیقەی سنووری ڕەواندز و ئەوانە دەژیان بەبیرمە نەوەتەکان بەتایبەت ساڵی 95 لەبەر زۆری بەفر و باران کەو گیانداری باڵندەی چێوی ڕووی لە ناو شار و لە ناو ماڵان کرد بەهۆی زۆر بەفری ئەوەی کە بەبیرم دەی تەنیای ساڵی نەوەتەکانە وەک بڵێ یعنی ئەو بارانە بارانی ساڵی نەوەتەکانم بەبیر دێتەوە کە شوهەوە بەفر و بارانیش ئەو سەردەمە بەبێت بەڵام لە شار و بەتایبەت لە هەولێر ئەوە بەدەگمەن بینیوتە مامۆستا یادگاریەکی خۆش تێ لەگەڵ بارینی باران وڵای هەمومان لە کاتی بەفربارینە شەڕە تۆپەڵ و بەفرمان کردیە یادگاری خۆشە بەڵام وەک بڵێ ینی هەندێک شتە
نازانێت تایبەت یا لە بیرت نەبی بەڵێ تەبانە لە کاتی بارینی باران با بزانم خۆت حەز دەکەی پیاسە بکەی لە بارانیان لەگەڵ چێ بگەڕێ لەگەڵ چێ دابنیشی زیاتر ئەمن لە کاتی بارانە بارینی باران جەوێکی تایبەت دروستەکە من خۆم هیچ ئیشێکی زەرورم نەبوو بەڵام هاتم حەزم کرد جەوی باران ببینم بە تایبەت لە ناو سیارە کاتێک کە بارانە باری جەوێکی تایبەتی هەیە بۆ من زیاتریش حەزم لێە کە بۆ شوێنێکا بڕۆم بە پەلە بگەڕێم و ئەمەوێ بە تەنیا بڕۆ بە تەنیا بڕۆم چونکە بە تایبەت ئەگەر کارێکم هەبێ یان مەسەلەن بمەوێ زوو بچم و زوو بگەڕێمەوە حەزم لێ بە تەنیا بڕۆ و ئەگەر کاتێکی زیادیشم لە بەردەستبی حەزم لێ بە گرروپ بڕۆم نەک بە تەنیا کاتێک کە باران دەبارێ هیچ گۆرانیەک سرودێک شتێکی حەز بکەی جێ لێ بگری لەگەڵ بارین باران ئێستا لە ناو سیارە بە تایبەت سرودی نەتەوەیم زۆر عەز لێیە زیاتر جار جارە گوێ لە سرودی ئاینیەگرم بەڵام زیاتر حەزم لە سرودی نەتەوەیە بە تایبەت ئەو سرودانە یان ئەو گۆرانیانەی کە تایبەتن بە کوردستان یان بەسەلەن بۆ نمونە بە ملەتی کورد بە مەسەلەن باس لەسەر بەخۆی سات تازە لە ناو سیارە گۆرانێکی نەتەوەی چەندی زار ڕیپێتم کردەوە دووبارەم کردەوە کە باس لە بە تایبەت باس لە سەر بەخۆی کوردستان و کە خەونی هەمیشەی هەمومانە هەر تاکێکی کووردە بە تایبەت زیاتر ئەم جێم لە گۆرانی نەتەوەی یەگرم زیاتر لەگەڵ بارینی باران ئەوواکە بە ڕەحمە دێتە خوارێ و بەلێزمێ ئینشاءڵڵا بەردەوام بێت خۆت حەزت لە خواردن و خواردنەوەی زۆر پرسیارێکی جوانت کرد زیاتر ئەمن حەزم لە خواردنە کوردەواریەکانە خواردنی وەکو ساوارە بە تایبەت کە لە تێکەڵ بکرێت لەگەڵ جایەکی بەهارە ئێستا خۆم هاتوومە بێم لێرە لە لای شێخەڵا وتیان هەندێک ئافرەتی بەتەمەن هەیە لێرە هەندێک جای بەهارە ئەفرۆشن لە هەولێر جای بەهارە چکە نەبۆتە کەڵتور زۆر کەمە خوڕێ ئەوەی کە خوڕێت تۆرکەیە بەڵام لە مەنتیقەی ئێمە ڕەواندز خواردنەکان زۆر زیاترن ئەوە نەبووتە کەڵتور بۆیە هاتووم لەگەڵ ئەو مەسەلەن ئەو جیا بەهارانە بکڕم تێکەڵی خواردنی کوردەواری بکەم بە تایبەت لەگەڵ ساوارە و دۆڵمە قسەیەک هەیە لەسەر دۆڵمە ئەڵێن هەر پیاوێک حەز لە دۆڵمەی بکە ئەوە دیارە لە خێزانەکەی ترسێ منیش خوار ڕەحمم پێ بکە منیش حەز لە دۆڵمە یەکەم دەسترسی تقریبان چێ لە خێزانەکەی سپاس دەکەم کە باران دەباری چەند دڵت پێ خۆش دەبی بە و دیمەنای الحمدلله وشکر نعمەتێکی خوای نعمەتی خوای الحمدلله وشکر چەند ساڵ دەبێ ئەو باران بەو شێوازە نەباریوە وڵای دەمەکە دەمێکەوانی 3 ساڵ پارەکە زۆر بێبارانی بە الحمدلله وشکر ئەو ساڵە بارانێکی بەخۆڕ الحمدلله وشکر کاتێک کە باران دەبارێ ئەتوو چەندە کاریگەری لەسەر دڵ و دەرونی تو هەیە ینی دڵخۆش دەبی کاریگەری لەسەر هەموو تاکەچی کۆمەلگایە لە بۆ خێر و بەرەکەتە لە تەرەف خوای دێتن الحەمد دەوێت ئیستیفادە لێ بکەین زۆر باش لەگەڵ بارینی باران هیچ یادگاریەکەت هەیە یادگاری زۆرە یادگاری خۆش و ناخۆشە خۆشەکەتیە بزانین مام جێڕەوە با لە خۆمان بیتە لۆ خۆدوی لۆ خۆم بیتە هیچ یادگاریەکەی بتوانین لۆ من باسکەین داوای لێبوردنەکە ناتوانین داوای لێبوردن ئەی لە کاتی بارینی باران چ خواردنەوە ئەتوو حەزت لێیە حەز دەکەی وەڵڵاهی بەعام خواردنی گەرم و شل گەرم و شل بەڵێ زۆر باشە گەرمەکان کوردەواری وەکو ماش زۆر خۆشە زۆر خۆشە زۆر باشە کە باران دەباری دێ پیاسەک بکەی بۆ ئەوەی چێژی لێ ببینی الحەمدولله دیولۆ ئەو ڕۆژ هەر بۆ پیاسە هاتیمە بەڵێ ئیشمە بوو بە پیاسە شات ئێستا ماشەڵڵا دیمەنەکی زۆر ئارام بەخشەوە نییە الحەمدولله شکر باران لی توش باران دەبارێت چەند دڵت بەو دیمەنە خۆشە ئەوە دیمەنەکە خۆشە بەڵام لەوی مهمتر خوا گەورە لە قورئان باز دەکات لە هەموو شتێک لە ئاوی دروست بووە باران ئەگە باران نەبی ئاو نابی کە ئاو نەبوو ژیان نابی ینی ئەوە ڕسکی ژێر زەوی سەرزەویە سەرچاوی ژیانە ئاو سەرچاوی ژیانە و دوو ئەمە ساڵی ڕابردوو چەند سای ڕابردوو وشکە ساڵی بوو ئێستا لە وشکە ساڵیش دەرچووە ئینشاڵڵا تۆرەی ساڵانی داهاتوش دەکاتەوە زۆر کەیف خۆش ئینشاڵڵا بەس بە ڕەحمەت بیتن بە ڕەحمەت بیت ئینشاڵڵا باران دەبارێت دوعای خێر زۆر دەکەین بەتاکید هەمومان دەی بکەین ئەوجا ئینسان گە لۆڕیان لۆم باسکە بزانم چ دوعایش دەکەین دوعای دەکەین خوای بێ ئافات بیتن ینی بێبەرا بیتن بە خۆشی بیتن ئەو دوعای کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیتی چکە ئینسان هەر بە قسەی خێر لە دری خۆی بکە عیبادەت و خێر و حسابە بە تایبەتی کاتوو ئەوە دەکەی بە دوعاکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە دەبتە خێر و بەرەکەت
بەشێک لە خەڵکی قسم لەگەڵ کردوون دەڵێن لە نەوەتەکان بەو شێوازە بارانباری وە بەڵێ بەڕاستە من لەبەروی تەمەنەکەم هەیە بەڵێ پێشان باران زۆر چاک دەباری ینی سبحان الله ئەو قەدەری خوایە دەرێن علم دەرێت ساڵانە باران خوای گەورە هەموو ساڵوی شێک دەبارێن بەس لە هەندە شوێن فەرق دەگەڵان کەم و زیاد دەکاتن بەس ئەو بارانە لۆ منتیقەی مەسەلەن وەکو دەشتی هەولێر خێر و بەرەکەتە بەس ئەوڕۆ بیستم دەیانگو لە منتیقەی بادینان باش نییە چکە ئەردی دەڕزێنتەوە بەس ئیشاڵە بەخێر دەبیتن لە بۆوان بەخێر دەبی شاڵ ئاری وڵات الحەمدولله کە باران دەباری چت بەبیر دێتەوە واللهی باران کە دەباریتن ئەم بەڕاستی واز دەکەم پارەکە ڕستقەکە دەسە ناوبەرچی فەقیری ئەوەی منە قەنەعەتی خۆمە قەنەعەتی کولیشمە کە باران دەبارێ وا دەزانم پارەکە و بارانەکە لە بۆم باریە هەرچەند زەویشمان هەیە زراعات بەڵام هەوا دەزانم لە بۆ من دەباری بەس زۆر دری پێخۆش بەتاکید وەیە چکە ڕستقەکەی وی لەسەر هەندەیە ئەو دوعادەکە خوایە بباری و بەربوومەکەی بدورێتەوە بەێ بەتاکید ئەری وڵات جلوێ دەرێ ئینسان دەرێ ینی ئاخیری خێر بیتن ئەوەیە ینی مثلا دەغر ئەوە دەبی خوانە خواستە سوستان هەیە تەزەیە یان بارانی بە ئەوە دێ لافاو دەیباتن زەویەکەی تێک دەداتن بەڵام ئیشاڵڵا ئەو ڕەحمەتەکی کولی خوای گەورەیە ینی خێر و بەرەکەت چە مانجی سێ لە بۆ مەدای من نەهامەت بووە بەڵام ئەو وەزعی کە دروست بووە و ئیشاڵڵا ئەو شەڕش کۆتایی دێتن بەسەرکەوتنی خەڵکی باش لە بۆ ما چکەمە غەدرشی زوڵمێکی زۆرمان لێکرا کوردامە زوڵمی لێکرا ئیشاڵڵا ئەو بارانە هەموو گوناحەکانیش دەشواتەوە هەم نەهامەتیش کۆتایی پێدەنی ئیشاڵڵا لە بۆ مانجیدا بێ خۆشی دەکەوتە ناو وڵاتەکەمان شارەکەمان تیادگارێکت لەگەڵ بارینی باران هەیە چت بەبیر دێتەوە منداڵی گەنجێتی وڵی برم چ زۆر جار هەبوو باران باریە مەسەرەن تو کەتە ناو ئاوێ پێرا و تەڕ بووە بەتابێت ئەمە تەڵە ببووینە کە دەچوین ئیسام و فەقیر بووینە بە پێیان دەچین ئەو بارانە لێ دەدان دەهاتینەوە ئەوە زیکراتە دەمینێتن هەبوو لە گوندی خۆی مەکتەب نەبوو دەچۆ گوندەشکە بەت ئەوە بەێ پێشان وا بووە ئێستا ژوایە لە هەندە شوێنان بەسکەمە بەزەم جارێک بەبیرم دێ لە پۆلی سەی تۆستەی بوو لە ساری هێشتایەکان سیارە کات بارانی زۆر باری لێدا قەلبی منتەر کرد ئەمیش قسەم کرد کابراڕای گوتی چت گۆ میش گوتم وڵا گوتم لۆ دەکەی ئێستا بەبیرم دێ سوپەڕی سوور بوو جاهاز بوو کاتە خوارە چەکدار بوو نەوێرام بۆی بکەم لەبەرێم گچکە بووم تەمەنە گوت قەلبت تەر کرد هەموو کەسێک زکراتی لەگەری هەیە ئارێ وەڵا با بڵێم ئەی خواردنەوە کە باران دەباری حەزت لە زۆرە خواردن ئەدای من کە باران دەباری زیاتر لە هەولێرە دەرێن لە ساوەر بە گۆشت مەسەڵەن هەیە یەکسەر کە باران دەباری خاستن لەو کاتەی بارانی بەهاران لۆدەغری زۆر باشە ینی ئەوە بۆکو پینەکە لە ئەو زەویەی یەکسەرە تو کە بارانی وەختی دەباری هەز دەکەی کەنگر و کاردی و تۆرکە وانە زیاد دەبی دۆمبەرانیش دۆمەران زیادی بەس دۆمبەرانێک لە سەبانی کە زیادی بە هەورە تریشقەیە هەر سارێک هەورە تریشقە زۆر بی دۆمبەران زۆرە کوارێکیش بەس ئەمن هیچ معلوماتەکەم لەو کوارجینێ بەڵام کوارێک بخۆعاتە لە منتقەی شاخاوی ئەوانە زۆرە لەو جێی زبری زۆرە ئەو زەویانی زبرن کوارجی زۆرە بخۆت هیچ دۆمبەران و نەخێر هیچ نازم نەخێر نەم کردیان نازم ئەوە بەس ئەوانەی دەکەن خیبریان هەیە داچمداران چ لە ئازر دەکاتن خواردن هەموو خوارچی حەزمان کاتەکە باران دەباری وڵ ئەرچیمان بێ ئەوە ئەرچی مانەوێ ئەوە زاری شەیە بەخۆی دروست دەکە دەزانێ مە حەزمان لەو خواردنێ بەێ مەسەن ئێستا لەو فەستەی گەرمە کوتە خۆشە شلە ساوار خۆشە مەسەن کفتە خۆشە نی خواردنی کە وزە تااقەت داتێ گەرمت دەکاتەوە السلام عليكم أحوالتان باشن ساق سلامة إن شاء الله باشن يا خو باش بن باران دباري تهستكت هي سرتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم هیوادارم ئەم بارانی ڕەحمەتەکە ئەبارێت ئەم بارانە وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته خوای پەروەردگار جل جلاله فەرمێ من بارانتان بۆ ئەبارێنم لە دوای ئەوەی کە خەڵکانێک هەن ئەڵێن ئیتر چۆن ئەڵێی باران نابارێ لە ئاسمان خەڵک بکو بڵێ مەیوس ئەبێ جاری وایە کەسانێکن یعنی چۆن ئەڵێن ئیتر ئاسمان بارانی پێوە نییە بەڵام خوای پەروەردگار فەرمێ لە دوای ئەوە کە خەڵکی نائومێد دەبێ بێ ئومێد دەبێ من ڕەحمەتی خۆم ئەبارێنم و زەوی ئەبوژێنمەوە
و ناخی زەوی بە هەمان شێوە ئەو ڕزق و ڕۆزەی کە لە ناخی زەویایەتە دەرەوە ئەوە هەمووی بۆ خزمەتی مرۆڤایەتی و ئادەمیزادە لە میوە و میوەجات لە ڕزق و ڕۆزی لە دانەوێڵە هەموو ئەو شتانێک کە سوودی هەیە بۆ ئینسان لەبەرەوە باران بۆ جسمی ئینسان سوودی هەیە یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جار کە باران ئەباری یەکەم باران پێغەمبەری خوا ئەچوو ئاوا لەبەر بارانە ئەوەستا جان یا ڕسوڵ الله تەڕ ئەبی جاری وای ئینسان بەهۆی بارانەوە سەرما نەخۆشەکەوێ فەرموو باران ڕەحمەتی خوایە یەکەم جار حەزەکەم ئەم ڕەحمەتی خوایە کە لە ئاسمانەوێتە سەر زەوی بەرجەستە و لاشە بکەوێت کەواتە بەڕاستی باران بریتیە لە بوژانەوەی زەوی باران بریتیە لە باران ئەبێتە کۆمەڵی لە زانایانە فەرمون کۆمەڵی نەخۆشی هەیە ئەگەر ئینسان ئاوی باران بەکاربێنی لە جەستەی خۆی بدا چکە بارانەکە لە ئاسمانەوە یێتە خوارەوە و ئەو دڵۆپانە هەر هەمووی ڕەحمەت و بەرەکەتی خوان ئەگەر بەرجەستە و لاشە ئینسان کەوی جاری وایە بێتە شیفا بۆ کۆمەڵێ دەرد و بەڵام نەخۆشی لەبەرەوە لە عینی کاتشە بارانمان هەیە بارانی چۆنەڵی سزایەکی خواییە جاری وایە وڵاتێک لە ناو ئەبا شارێک لە ناوە بە بەڵام ئومێد دەکەم بارانی وڵاتی و مەملەکەتی ئێمە بارانی کوردستانی ئێمە بارانی وڵاتی مسلمانان بە شێوەیەکی گشتی ببێتە شیفا بۆ دڵ و دەروونمان بۆ جەستە و لاشەمان بۆ خاک و خۆڵ و نیشتیمان و مەملەکەتمان مامۆستا لەگەڵ بارینی باران چەند دڵت خۆش بوو یعنی کە بینیت کە بارانە بەلێزمە دەبارێت و دەمێکیش ئەم بارانە نەباری و چەند دەبێت لە ڕاستیە هەمیشە ئینسانە بێ دڵی خۆش بێ لە پێش هەموو شتێکە بەو ئیمان و بیر و باوەڕێ کە هەیەی دڵی خۆش بێ بەو عەمەلە ساڵحی کە ئەنجامی ئەدا لە عینی کاتیشەوە کوردەواری ئەڵێ ئاو ئاوەدانی ئەگەر ئاو نەبێ لەسەر زەوی کانی و کانیاوەکان ئاویان پیانەیەت لە ڕاستیە ژیان نامێنێ لەسەر زەوی ئاسوودەی و ئارامی نامێنێ لەسەر زەوی چکە ئەگەر بەراوردێکی گۆی زەوی بکەی بۆ نمونە ئەگەر بیکەی بە 4 بەش نزیکەی 3 بەشی ئاوە کەواتە ئەگەر ئاو نەمێنێ لەسەر زەوی بێگومان وەکو خوا فەرمێ وجعلنا من الماء كل شيء حي هەموو شتێکی زین و سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئاو بەشێکی لە ئاوە جا لەبەر ئەوە من وەکو خۆم و ئیماندارانیش بە شێوەیەکی گشتی ئەبێ هەمیشە وەک پێغەمبەری خوای فەرموو اللهم صيبا نافعا یا ڕەبی خوا ئەو بارانەی کە تۆ ئەیبارێنی ببێتە مایەی سوود و کەڵک و قازانج بۆ خۆمان بۆ خاکمان بۆ نیشتیمانمان ئینسانی ئیماندار بڕوادار مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی ئەبێ سپاس و ستایشی خوا بکە کە ئەو بارانەی بۆ باراندووە ئەبێ سوزدەی شکری بۆ بەرێ ئەبێ ڕازی بێ بە قەضا و قەدەری خوا جا لەبەر ئەوە بەڕاستی ئینسان لە ژیانی خۆیە ئاو جاری وا هەیە بێگومان هەروایە ژیانی ئەو ئینسانەیە بژێوی ئەو ئینسانەیە لەبەرەوە ئێمە هەمومان هەموو مرۆڤایەتی پێویستی بە ئاوە پێویستە لەسەرمان بە هەمان چۆن دڵمان خۆشە بە ئیمان بە عملی ساڵح بەکردەوەی چاکە بێ سوزدەی شکر بۆ خوا بەرین کە خوا بارانمان بۆ ئەبارێنێ بڕوا بفەرمونون ئەگەر خوای پەروەردگار ببوورە قسەکانم ئەگەر درێژش بێ ئەگەر خوای پەروەردگار بەهۆی تاوان و گوناهی ئێمە تەعامل بکە و سیرمان بکە ئەبێ لە باتی باران والله عەلەم بەرد ببارێ بەڵام خوای پەروەردگار ئەوەنە بە ڕەحم و سۆز و میهرەبانە باشە کۆمەڵی عقوبات و سزا هەیە خوای پەروەردگار مرۆڤەکە لە دنیادا لە ناو نابات سزاکە هەڵەگرێ بۆ قیامەت بەڵام بە شێوەیەکی گشتی بەزەیی و ڕەحم و سۆز و میهرەبانی خوا ئەوەندە فراوانە بەزەیی و سۆز و میهرەبانی خوا ئەوەندە فراوانە کە خوای میهرەبان بەهۆی ئەو بارانەوە کۆمەڵێ دەرد و بەڵام موسیبەت لەسەر زەوی لە ئەبە لەبەر ئەوە وەکو باسم کرد جا بە پرسیارێکی تر بکەم هیچ یادگاریەکی خۆشیە لەگەڵ بارینی باران بەبیرت بێتەوە بەڵێ لە ساڵەکانی 94 فەقێ بووم لە دەشتی بڵێن لە چواردەوری هەولێر لە دەیەک بە ناوی بڵاخ لە سەروی پیرزین و شاوێش ناحەیەکێ من ناحەی مەلا ئۆمەری پێ دەڵێن لە پشت مەلا ئۆمەر دەیەکێ ناوی بڵاخە من فەقێ بووم لە خزمەت مامۆسایەکی زۆر ئازیز و خۆشەویست غەریقی ڕەحمەتی خوا بێ خوا لە گوناهی منیش و ئەویش خۆش بێ سە لە ژیاندا نەماوە مامۆستا مەلا عەبدولعەزیزی سوورچی مامۆستا مەلا عەبدولعەزیزی سوورچی من لە خزمەت ئەوە فەقێ بووم باش جا ئەو کاتی فەقێیاتی خواردن بۆ نمونە فەقێکان خۆیان خواردنیان دروست ناکرد ئێستا وەکو ئێستا بڵێن مەدرسەی ناوشار ئێستا بەعام قوتابخانە حوجرە ئاینیەکان خۆیان نان و چێژ دروستەکەن بەڵام ئەو سا لە لادیە
سێژەمە چەند ماڵێکیان دیاری کردبوو لە کاتی بڵێن بۆ نمونە ژەمەکان و ناخواردنە فەقیەکان سینیان نەگر بەدەستیانەوە ئەو چەند ماڵەی کە دیاریان کردبوو باشە ئەو ماڵە چیان حاضر بووایە بەیانی نیوەڕۆ ئێوارە خواردنیان نەخستە سەر سینی و بۆ فەقیەکان ئیتر زستان بوو منیش سینیەکەم گربوو بەدەستەوە پێش مەغریب نمە باران ئەباری لەو دێیە کە باسم کرد کە گەیمە ناوڕاستی دێیەکە قاچم خلیسکی برد کە هەر ئەوەنە خۆم بینیەوە سیرەکەم لە ناو قوڕە ڕاکشاوم جامانم لەلایەکەوە بوو سینی لەلایەکی ترەوە بوو قاپ و قاچاق ئەوەی کە پێشتر لە لامان بوو شۆردبوومان لەسەر سینیەکەدا منە کە بۆیان بەرینەوە خواردنی تازەمان بۆ بێن ئیتر بەڕاستی دیمەنێکی زۆر هین بوو ئەو یادگاریم هەیە لەگەڵ باران بەڵام پێشەشی هەڵسامەوە سەیرێکی ئەولای خۆمم کرد پێش و دواوانە سیرەکەم کەس هەموو نمە باران نەباری پێش مەغریبیش بوو خەڵک هەمووی لە ژوورەوە بوو حەمد و سەنا بۆ خوا کە کەس منی نەبینیوە چکەکە کەسی منی بینە تاریخە بۆمە بەڕاستی لەو حاڵەتە چیم کرد چوم جامانەکەم هێناوە لە پێشەشی ئەومانە قڕ بوو جامانەکەم سینیەکەم هێنام و قڕ بوو ئەم لایم لایەکم ئەو پشتم و هەمووی قڕ بوو قاپەکانم خستەوە سەر سینیەکە چوومە ماڵەکە کە چوم لێ بڵێن ئەوانەی کە خواردنەکەی هێنا بوو مامەستا ئەوە چی بۆ ئەوانە ینی بەڕاستی قڕاوی ببووم دەم و چاوشتم ئەوانە تۆزێ پاکردەوە هەر چۆنە وتم دا تۆ وتی وەرە ژوورەوە خۆت پاکەرەوە هەنجلەکانت قڕاوی بووتم نانە تۆ خواردنەکە بێنەوی خەرسەرسێنێ من ئەچمە حجرە و لەوێ خۆ جلەکانمە گۆڕم جا ئەو ئەم یادگاریم هەیە لەگەڵ بارانە سبحان الله معلومی جەنابیشتانە لادیەکان گوندەکان زۆر جار ئەوسا پێشتر ئێستا تا حدێک مەسەن کۆنکرێتە قیرە ئەو شتانی ئەوسا زۆری هەموو قڕ بوو ئەوانە بوو جادە و کۆڵان و شتەکانی تر ئەوە شێوە و شێو حاڵەتم ئەو یادگاریم هەیە لەگەڵ لە فەقیاتی لەگەڵ بارانە بێتەوە یادگاریەکی خۆمە و شانازیشی پێوە ئەەکەم و منیش دوعای خێر بۆ بەڕێستانەکەم کارمەندە بەڕێزەکان کامێرەمانەکان هەمیشە تووشی خێری دنیا و دۆڕۆژ بن خوا ئەم بارانەبی کاتەمایی سڕینەوە و هەروەها پاکبوونەوەی دڵ و دەروونمان زیاتر پابەتبوومان بە شەریعەتی پیرۆزی ئیسلام و زیاتر ڕەزامەندی خوا ئێوەش هەمیشە بەختەوەر و ئاسوودەی دنیا و دوا ڕۆژ بن. کاتێک باران دەبارێ لە ئاسمان دێتە خوارێ بروسک و گرمەی هەورا نیشانەن بۆ خوای گەورە بێگومان کاتێک کە باران دەبارێت دڵمان خۆشە و داواش دەکەین خوای گەورە بارانەکە بە ڕەحمەت ببارێنێت بەسەرماندا چونکە بە بارینی باران شار سیمایەکی جوانتری پێوە دیارە و مرۆڤەکانیش کاتێک کە باران دەبارێت دڵیان خۆشە هەست بە ئارامی دەکەن هەست بە ئاسوودەیی دەکەن بەشێک لە مرۆڤەکان لەگەڵ بارینی یەکەم دڵۆپی باران یادگارەیە شیرین و خۆشەکانی خۆیان بەبیر دێتەوە ئێمە هەمومان یادگاریمان هەیە لەگەڵ بارینی بارانە دەمێ ساڵە باران بەم شێوازەی ئێستا نەباریوە ئێستا سواز بۆ خوای گەورە کە باران باریوە پێویستە هەر هەمومان دەست بە دوعا بین سوپاسی خوای گەورە بکەین کە جارێکی دیکەش باران باری چونکە ئەم بارانە خێر و بەرەکەتە بۆمان ئینشاءالله بۆ هیواخوازم کاتە خۆشەکانتان لەگەڵ بارینی باران بە دڵ و دەروونێکی ئارام و خۆشەوە بەڕێ بکەن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵتان ئاوادان بێ و بەرەکەتی خوا بڕژێ بەسەر دڵ و دەروونتان خواتان لەگەڵ